ئەمڕۆ 27 ساڵ تێپەڕی بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی 5 ئازاری 1990 کە لە شاری ڕانیەوە سەری هەڵدا. بۆ ئەمە بەسەر لە ژێر دروشمی لە ڕانیەوە بۆ عەفرین ڕاپەڕین بەردەوامە. ساڵیادی ئەو ڕۆژە بە بەرزی ڕاگیرە. تاجەبوونەی بەڕێز هێرۆخان پێشکەش دەکرێت پێویستە لەم ڕۆژەدا درود بۆ گیانی بەرزەفڕی شەهیدەکانمان بنێرین و خۆمان بە درێژە پێدەری ڕێبازە پیرۆزەکەیان بزانین. بەڕێزان، یادی ڕاپەڕینی ئەمساڵ لە کاتێکدایە کە ئیدارەی خۆجێی ڕاپەڕین پێدەنێتە 6 ساڵیەوە بەداخەوە تاوەکو ئێستا وەکو ئیدارەیەکی فعلی ڕێکارە یاسایی و ئیداریەکانی تەواو نەبووە و بودجەی تایبەتی خۆی بۆ تەرخان نەکراوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا جێپەنجەی دیار بوو و لە خزمەتکردنی ناوچەکە و ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاریدا. هیوادارین لە یادی ڕاپەڕینی ئەم ساڵەوە ئەو ڕێکارانەش تەواو بکرێن و ئیدارەکە بکەوێتە سەرپێی خۆی بۆ ئەوەی لە ئاست داوا و داخوازی و پێویستەکانی خەڵکی تێکۆشەری سنوورەکە بێت. لە درێژەی چالاکیەکانی ساڵیادی ڕاپەڕینی شاری ڕانیا وا گۆفایەک بۆ شەهیدانی عەفرین 201 نەمام چێندراو. دواتر لە زانکۆی ڕاپەڕین مۆزەخانەیەکی دۆکۆمنتاری و پێشانگایەکی شێوەکاری کرایەوە. لە 5 سەی 1991 یەکەم زەنگی ئازادی لە شاری ڕانیە لێدراو. هەرەمە ژوای کرد کە ڕانیە ببێتە سەرمەشقی ڕاپەڕین و وەک دەواازەی ڕاپەڕین بناسێندرێت.